الحمد لله رب العالمين القائل في محكم كتابه ولنذيقنهم من العذاب الأدنى دون العذاب الأكبر لعلهم يرجعون وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدًا عبده ورسوله يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون خۆشەویستان سەرەتا داواکارین لە خوای پەروەردگار لەو بەڵایەکەوە ڕووی لە جیهان کردووە مسلمانان بپارێزێت بیکاتە مامۆستایەک و بیرهێنەرەوەیەکی باشی ئێمە وامان لێ بکاکەوە تەوبەیەکی ڕاستەقینە بکەین و خوای پەروەردگار بیکاتە ڕوحکێش و زاڵێک بەسەر ئەوانەی کەوا ستەم لە بەریەکان دەکەن ئینشاء الله. خۆشەویستان دیارە خەڵک زۆر قەلەق بووە دوو دڵە ڕاوکێیە بەرامبەر ئەو پەتایی کەوا ڕووی لە جیهان بە شێوازێکی گشتی کردو و جیهانی ئیسلامیش لێی بەدەر نییە. بەڵام لە ڕاستیدا ئەوەی کە ئیسلام پێمان دەڵێت پێویستە پشت ئەستور بن بە خوای پەروەردگار و بە ئیمان لە کۆڕۆنا بەهێزتر بن. ئەوەش لەبەر چەند خاڵێک. خاڵی یەکەم خودی ئەو پەتایە خودی ئەو ڤایرۆسە زۆر بەهێز نییە. یعنی زۆر جار خەریکە مرۆڤ بگاتە ئەو قەناعەتە شتێک لە پشت ئەوەندە زەخمکردن و گەورەکردنی ئەو ڤایرۆسەوە هەیە. بۆ نمونە خۆشەویستان هەر زۆر دوو نەڕۆن هەتا ئێستا لە جیهانەوەی کەوا تۆمار کراوە 2800 کەسی کوشتووە لە 85,000 کەس کەوا توش بووە 2800. ئایا لەو ماوە بەس لە چین دەبێت چەند کەس بە ڕووداوی سەیارە مرد بێت؟ ئەگەر سەیری داتاکان بکەیت دەڵێت ئەگەر لە مانگێکدا نزیکەی چەند سەد کەسێک بە کۆڕۆنا بمرێت چونکەوە 3 مانگە بە گەرمیش لە چینە 2800 کەسی کوشتووە. بەڵام دەڵێن مانگانە 25,000 کەس بە هەڵەی پزیشکی دەمرن لە جیهاندا. ئەوەی دەرمانی بە هەڵە بەکارهێناوە ئەو مزەمیدەی دەرزێکی بە هەڵە لێداوە ئەوەی عەمەلیاتی بە هەڵە بۆ کراوە. تەنها 20,000 کەس لە وڵاتێکی پێشکەوتوی وەکو ئەمریکا بە هەڵەی پزیشکی دەمرن. دەگوترێت مانگانە 38,000 کەس لە جیهاندا بە ئەنفلەوەنزا بە ئەڵامەت دەمرن. بەڵام ئەوە 3 مانگە 2800 لەکوێ و 38,000 کەس لەکوێیە؟ بە ئەیدس مانگانە 49,000 کەس دەمرێت. بە ڕووداوی سەیارە مانگانە 90,000 کەس لە جیهاندا دەمرێت. بە نەخۆشی دڵ مانگانە 1 ملیۆن کەس لە جیهاندا دەمرێت. کەواتە لە ڕاستیدا پێویستە مسلمانان پێویستە مرۆڤایەتی ئەوەندە ئەو ڤایرۆسە بە گەورە وەرنەگرێت. خاڵێکی تر ئێمە وەکو مسلمان قەناعەتمان وایە مەناعەی ئێمە زۆر بەهێزە. لەبەرچی؟ چونکە ئێمە لە باوک و دایکێکین کەوا هەمیشە بەدەستنوێژیان بەکارهێناوە. لە کاتی جەنابەت ئەو هەموو مسلمانێک خۆی شوشتووە. لە کاتی ئەسووڕی مانگانە و عادەی شەهری پیا و ژن جود نابن. خۆیان لە هەرچی حەرامە دەپارێزن بە تایبەتی ئەوەی مردارەوە بووە. مار ناخۆن، دوو پشک ناخۆن، شەمشەمە کوێرە ناخۆن. ويحرم عليهم الخبائث. کۆی ئەو شتانەوە دەکا مسلمان مەناعەی بەهێز بێت. خاڵێکی ترکەوە دەکا ئێمە نەترسین. ئەو زۆر دوعای کەوا ئێمە دەیکەین هەموو ڕۆژێک بە واجبی بەلانی کەم 5 جار، بەڵام تەحیاتی یەکەمیش دیسان واجبە 8 جار ڕۆژانە بە واجبی دەڵێن چی؟ السلام علينا وعلى عباد الله الصالحين. تۆ دوعا گەورە بکەی سەلام لە من و لە بەندە باشەکان چۆن متمانەت بە دوعای خۆت نییە؟
خاڵێکی تروا دەکە کەوا متمانەمان زۆر بێت باشە ئەوەی کە هات و مرد پێوە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە فەرمودەیەکەوە ئیمام مسلم ڕیوایەتی کە لە فەرموویەتی الطاعون و شەهادەت كل مسلم مردن بە طاعون شەهادەی هەموو ئیماندارێکە بۆیە کە طاعونی ئەمواس ڕوویدا سەیدنا مەعاذی کوڕی جەبەل هەندێکیان دەڵێن پەنجەی شەهادەی توش بوو هەندێکیان دەڵێن پشتی دەستی کە فەرمودەکەی گوێ لێ بوو ئەوەی بە طاعون بمرێت شەهیدا گوتی خوایە باشترین بەشی طاعون بە من بدەی یعنی چی؟ یعنی داواکردنی شەهادەت بۆیە دوو کچی شەهید بوو کوڕەکەی عەبدوڕەحمان شەهید بوو بۆ خۆشی کە گرتی دەیفەرموو وەڵڵا ئەو دەستەم پێ لە هەموو دنیا خۆشەویسترا چونکە ئەو دەستە شەهیدم دەکا و دەمگەێنێتە لای خوای پەروەردگار سوبحانە وتەعالە کەواتە ئومەتی ئیسلام ئەوە چییە ئەو دڵڕاوکێ هەر گوتیان حدود داخرانوان زانی کەوا قفڵ دەکرێت و هاتو چۆ نامێنی سەرەی بنزین بووە 2 سەعات بەختی مارکێتەکان برج لە بازار نەما چۆن مسلمان دەبێ ئاوا لاواز بێ بەرامبەر ڕووداوەکان ئەگەر ئێستا بڵێن شەڕە بڵێن عەشیرەتێک لەگەڵ عەشیرەتێک شەڕە گەنجەکانی هەرتوک عەشیرە سەیارە بەرناکەوێت دەچنە مەیدانی شەڕ لەگەڵ یەکتری شەڕ بکەن باشە شەڕکردن بە گولا ترسناکترە یان پەتای کۆڕۆنا بێگومان شەڕکردن زۆربەی مردنی تێدایە گولێ بەرامبەرت دێت بەڵام پەتای کۆڕۆنا لە 100 کەس 2 کەس دەکوژێ خۆشەویستان ئەگەر کوژراش مسلمان دەگاتە خوای پەروەردگار و شەهیدا مسلمان بە زیکرەکان زۆر پشت قایمە من چەند زیکرێکتان بۆ ئیقتراح دەکەم داواکارم لەو ماوە پابەند بن پێیەوە یەکەمیان ورد و زیکری بەیانیان و ئێواران کە پێغەمبەر صلی الله عليه وسلم پابەند بووە بە زیکرێکی زۆر ڕۆژانە گوتوێتەوە ئەگەر لەبەرتان نەبوون ئەوە حسن المسلم قەڵای مسلمان لە ناو مۆبایلدایە ئەگەر هەر نەتانتوانی تەنها داواتان لێ دەکەم ڕۆژانە بیکەنە واجب لەسەر خۆتان بەیانیان و ئێواران و پێش خەوتن 3 جار قل هو الله أحد 3 جار قل أعوذ برب الفلق 3 جار قل أعوذ برب الناس لەگەڵ ئايات الكرسي بخوێنن دەست بۆ هیچ شتێک مەبەن بەبێ بسم الله ئەوە یەکەم 2 ذکرێکەیە مسلمان کە لە ماڵ چووە دەرس پێغەمبەر صلی الله عليه وسلم لە فەرمودەیەکدا فەرمووی من نزل منزلا فقال أعوذ بكلمات الله التامات من شر ما خلق لم يضره شيء حتى يرتحل من مكانه ذلك هەر کەسێک چووە شوێنێک ئەو دوعای خوێند أعوذ بكلمات الله التامات من شر ما خلق درێژ نییە أعوذ بكلمات الله التامات من شر ما خلق خۆم پەنا دەدەم بە هەرچی وشە گەورەکان و تەواوەکانی خوای پەروەردگارە لەو شتانەی کە لە شەڕی ئەو شتانەی کە وا خەڵقی کردووە پێغەمبەر فەرمووی هەر کەسێک بچێتە شوێنێک ئەو شوێنە زەرەری پێناگەێنرێت بۆیە داواتان لێ دەکەم لە کاتی سەفرا چوونە شوێنێک ئەو دوعا بخوێنن بەسەر منداڵەکانیشتاندا ئینشاءالله پارێزراو دەبن خاڵێکی تر کە چوونە دەر دوعایەکەیە زۆر گرنگە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەیفەرموو ئەگەر کەسێک لە ماڵ چووە دەر إذا خرج الرجل من بيته فقال بسم الله سەیری کە چەند کورتە لەبەری بکەن تکایە بسم الله توكلت على الله لا حول ولا قوة إلا بالله بس أوانده بسم الله توكلت على الله لا حول ولا قوة إلا بالله هاوار ذكر إلى آسمانوا كفيت ووقيت بست وأتو بارزراي راستو خول آسمان والله مددريتوا يقال له حينئذ هديت ووقيت فرموديك صحيحة بناوي خوا خوم هرب بخوا پش بو دبستم وهيج هيزي قنية مقر هيزي خوا لا حول ولا قوة إلا بالله أوي أوانا بابن بيت إن شاء الله خواي پروردگار دي پارزت خالك ترين ما يكاني پزیشکی جێبەجێ بکەن زوو دەستان بشۆن بە تایبەتی مسلمان ڕۆژانە چەند جار دەستی دەشوات بۆ هەموو نوێژێک دەستنوێژ بگرن بەبێ دەستنوێژ مەچوونە دەر
لە کاتی نان خواردن دەست نوێژ بگرن سنەتە کە لێبوونەوە دەستان بشۆن ئەگەر ئەدنا هەڵامەتت لێبوو خۆت بپارێزە ڕەجا ئەنمەیە ناو خەڵکی تەوقە مەکە ئەگەر ئەڵامەتت لێبوو پیاوێک کات بۆ لای پێغەمبەر صلی الله علیه وسلم مفتێ کات گوتیان پێغەمبەری خوا کەسێکی تێدایە تووشی نەخۆشی گڕی بووە فەرمووی پێ بڵێن بەیعەتەکەمان لێ وەرگرت با بچێتەوە ماڵی خۆی دابنیشێت تەواو ئەگەر ئەدنا ئەڵامەت بوو با کەسێک نێتە مزگەوت خۆی و خەڵکی بپارێزێت بە هەمان شێوە گوتیان پێغەمبەری خوا ئەنوقەبیل بعضنا بعضا قال لا پێغەمبەری خوا ئێمە یەکتری ماچکەین گوتی لا ئەنوصافح بعضنا بعضا قال نعم ئەیعانق بعضنا بعضا قال نعم پێغەمبەر فەرمووی باوەش لە یەک بدەن تەوقە بکەن بەڵام یەکتری ماچ مەکەن ئەسڵەن ماچکردنی یەکتری زۆر پەسەندە لە دینی ئیسلامدا دەتوان ئیکتیفا بە تەوقە بکەن ئەگەر زانیتان پەتاکەتون تر بوو لە دوورەوە سەلامیش لێ بکەن تەوقەکردن واجب نییە ئەوانەی کەوانە خۆشن زۆر ئاساییە نێنە مزگەوت ئەوانەی بە عومرە جەماعات نەکەن حتا جومعەش نەکەن ئەگەر پەتا توند بوو ڕوخسە دراوە کە جومعەش ئەسکە لە ماڵی خۆی نوێژ بکات بەڵام ئەوانەی مامۆستا و خەڵکانێکەوا دێن مزگەوتەکان داناخرێن زۆر سەجدە ببەن ابن عباس دەیفەرموو گوێم لە پێغەمبەر بوو صلی الله علیه وسلم دەیفەرموو ئەگەر نیشانەیە کات فەسجودو سەجدە بۆ خوای پەروەردگار ببەن کەواتە خۆشەویستان لە کۆتاییدا دکتۆرەکان دەڵێن گوێم لە دکتۆرێک بوو بۆ خۆم گوتی ڕەجاءەن زۆر گوێ لە هەواڵەکان مەگرن ئەگەر گوێشتان لێگرتن متمانە بە هەواڵێ بکە کەوا پێگەیەکی ڕسمی بێت لە ئەنتەرنێت زۆر دێ سەیریکەن لە خوارەوە ئەگەر نووسرا بوو وەزارەتی تەندروستی بە جددی وەری بگرە بەڵام هەر کەسێک قسەیە دەکات نە باوەڕیان پێ مەکەن ئەوانە هەمووی وا دەکا ئێمە متمانەمان زۆر بێ دکتۆرەکان دەڵێن کەسێک متمانەی زۆر بێ بە معنەویاتەوە ڕوبەڕووی نەخۆشی بچێت 150 عیلاجی وەرگرت متمانەتان بەخوای خۆتان زۆر بێت بەردەوام بن لە زیکرەکان پابند بن بە ڕێنماییەکان ئینشاء الله خوای پەروەردگار دەمان پارێزی یا ڕەبی خوا بمان پارێزی خوایە ئێمە هەرچی موسڵمانە وڵاتی ئێمە هەرچی بەریە لەو پەتایە بپارێزی یا رب العالمین أقول ما تسمعون وأستغفر الله لي ولكم فاستغفروه إنه هو الغفور الرحيم